کاریگەری زۆر لە وەرنی نییە ئەبێ ئەگەر لە وەرنەبێ شوێنی بۆ دوێ شوێنی بۆ بگرین بڕۆی وڵاتی بۆینکەی لەوەری بۆ پیا بکەی ئەگەر لە وەری نەبێ ئەفەوتێم حیوانە ئیتر کاریگەر زۆر بۆ لەسەر حیواندار برسیەتی وڵا حالیان سە حیوان لەم کاتە برسیەتی ئیتر نەگەێت ئەو حاڵەتەی بڵێن کە تاوە بێتاقەت بۆ بەس برسیەتی تێر ناخوا ئیتر ئەگەر دە ڕۆژی تر ئەوێت دە ڕۆژی تر ئەوێت ئیدارە ناکە لێرە ساڵ حیج نییە حیج ئەمساڵ لەوەر هەر بە ئام ئەم لە یەک شوێن دوو شوێن نییە بە ئام لەوەر نییە ئەمساڵ ساڵان لە مانگی ئەم مانگی چوارە ئەوەنە لەوەر زۆر بوو بە شەخەڵی حیوان نەئێوەرە خۆی لێ بدا لە بازار ڕاوەتە حیوان پارە ناکا بازاڕی نییە نیوەنی مایەدا بەزیە لەسەری ساڵان ئەم ئانە جووتی 700 ئێستا جووتی 500 ناکە مەری دەرەجەیەک ئەگە 500 بکە ئەدر زۆر دابەزیوە لەسەر نرخ و بۆ حیواندار وەڵای ئەوە زۆر گرانە ئەدر ئەو باسە لیەکەن جووت لە 450 تەنێ جۆ ساڵان ئەمە بای 300,000 و ئێستا بە 450,000. ئیمساڵ حیج لەوەڕ نییە لەوەڕی ئەوەنە ئاوی نییە لەوەڕ نییە حیج نییە بیخوا ئیمساڵ بەرێ وەڵا ئەوە نەمەتەرچی لەسرە زۆر ئەوەسانە لای ساکیوە کاگرانە جووە گرانە مەسرەفی گران بووە نازانین چی پێ بکەین ئەگەر ئاوا بڕوا خەڵک کاگرانی و دانگرانی و مەسرەفی گرانی کابراش مەسرفی خۆی دەرناکە مەجموعە لە ناویدا چی پێ بکەین ئەم کاتە گژوو یاڵ ئەوە نەچاک و حیوان ڕۆژێ 2 کڕۆ 3 کڕۆ تێری خورد بە ئیسا بەخوا ئێمە ئەوەی نەگرێزەوە تێرینیوە بەخوا بە زۆر تێرینیوە نایەتەوە ئەوە برسێسی نرخی ئالک لە هەی ساکیوە ئەوانێن ئارمانی کایساژن 400,000 ئیتر بکەوێتە هاوینی چۆنێ بەخوا هەروات لە 300,000 کەمتر باوەڕ مەکە دەستکەیم طبعا وشە ساڵی یەکێک لە گەورەترین زەرمەندەکان لە بوشکە ساڵیە جووتیارەکانن چی ئەوانەی کە ئاژە بەخێوەکەن چی ئەوانەی کە کوشت و کاڵەکەن بێگومان گەورەترین زیان لە ئێستادا لە هەموو مرۆڤایەتی نەک بڕێن هەر لە ئاژەڵەوە مرۆڤایەتی بوشکە ساڵیە گەورەترین زەرمەند لەم بوارە مەوزوعی ئاژەڵداریە لەگەڵ کوشت و کاڵە طبعا ئاژەڵداری لە ئێستا دەکە ناوچەی گەرمیان بوشکە ساڵی ڕاگەیان دۆشتا شارە زۆر و منتیقی پێنجۆنەش ڕای نەگەن بەڵام علاکولین هەمووی وردە تا بەرەو هاوین بڕۆ بوشکە ساڵی مەترسیار زۆرتر بێ حیوانی گەرمیان زۆر بەیە بۆ ئێرە گشتێکی بەرەو سەرەوە یعنی وەکو ساڵان نەبووە ساڵان خەڵکی یەم عادەتەن پشت بە سەرچاوەی پاشماوەی خۆراکیە بەس یان مەسەڵەن بۆ کوچ بۆ نمونە کابرا گەنمی هەیە خاوەن ئاژەڵ جووتیار گەنمیە گەمەکە ئەدورێتەوە پشت بە سرودەکەی بەس ئەمساڵ سرود نییە گەرمیان هەر گەرمی نەبوو هیچی نەبوو شارە زۆر کەمێکی پێنجۆنیش کەمێکی ینی کێشەکە ئیسا ئەوەیە ئەم مشکە سەڵە بۆتە هۆی چی بۆتە هۆی ئەوەی کە خاوەن ئاژەڵ حیوان بفرۆشێ یا لە شوێنێک بچێ بۆ شوێنێکی تر شوێنی بەخێوکردنی ئاژەڵ گرانترە بێ بەڕوون خۆراکی ئاژەڵی و علەف و بڕیۆشەمانە گرانترە بێ ڕاستی هەموو ئەمانە کاریگەری خراپەکات لە بەهۆی وشکە ساڵی کاری خراپی لەسەر کەرتی ئاژەڵداری لە کوردستانە ساڵانی پێشەوە بۆ شێوازە بووە کاتێک کە وشکە ساڵی هەبووە حکومەت دوو کاری بۆ ئاژەڵدار کرد یەک لەوانە دابینکردنی علەفە گەنمە جۆیە هەرچێگەی لە وڵاتان بدە دەربووێنەوە و ئەیدا بە خاوەن ئاژەڵ دووەم دابین کە سەرچاوی ئاو پشتبەستنە بە ئاوی جەرزەوی ئیساڵان مەسەڵەن وەکو هاوکاریەک ڕێگەیاندە بە خاوەن ئاژەڵەکان ئەوانەی کە شوێنی خۆیان هەیە بیر هەڵکەن ئەم بیر هەڵکەندن مەسەڵەن لە دەیەکە بیرە دوو بیریان هەڵەکەن بۆی خەڵکی ئەو دێ بۆ ئاودانی ئاژەڵەکانێ بۆ کوشت و کاڵەکانیان پشت بۆ سەرچاو ئەوانە بەسێ هەڵکەندنی بیر و پێدانی علەف ڕاستیەمە دوو کارە کە حکومەت توانێت بکات بۆ خاوەن ئاژەڵ بۆی کەرتی ئاژەڵداری لە وەزەتە هەرزنەیە دقیقەی شارە زۆر هیچ ناوەتە بەررسی هەر لە مەحافەزەی سلێمانی نازانم بۆ هۆی ڕەمەز لێرە هیچ نهاتوە تەقەنی شتێکدا ئێستا ڕانەگەێنراوە کە چی بکرێ بە خاوەن ئاژەڵ و چی بکرێ بۆ کوشت و کاڵ عامەتەن لە کاتی وشکە ساڵیە